وحتى وهو ما اتجاهل بانه ممكن حتى پشتی ڕزگارکردنا دووروبەرێن مووسڵ بە هاتی و ژبەرک و لە هەندێک وان گوندێن عەرەبە شەڕەکی دژوار لێ هاتەکردن و ژلای فڕۆکەن هەف پەیمانەوە گەلێک زەرار بگوند و دەڤەرێن وان گەهشتن ژمارەکە زۆرژی خەڵکێ وانژی ئاوارە و دەربەدەر بوون لەوڕا سەرۆک هۆزێن عەرەبێن دەڤەرێ کۆنفرانسێک سازکردن کو تێدا دێندەر زێبارەوە کوردنەری حکوومەت هەرێما کوردستانی پشتگەر بوو ئامادە بووە داخوازکردن دەڤەرێن وان بێنە ئاوادانکردن داکو ڤەگەڕێن سەر جوهوانی خوا او المؤتمر اف کنفرانسا گیردای چند بابت انگرینگ بوش وانا جی وگریانا آواران بو جووارن وان هر واسا جی جلای چند سرکوزان و دخوازا وگریانا اردن خوین چاندن اتگن او چندین دخوازین دی كانت هي مطالبنا عودة الناس ايش دخوازيت ما وگراندنا خلقی ما بوهیوید که این اف کنفرانسا بیته هوکارک و آریشت ما چاره سر ببن هەر وەکو عەرەبێن ئامادەبووی دڤی کۆنفرانسیدا دای خویاکردن کول دەڤەرێن وان گەلێک ئاریشێن عەردێن چاندن هەیە و مەژی ئەف پرسیارەش نرێ حکوومەتە هەرێما کوردستانی کرد دەواکاری برایدمێت عەرەب زۆر واضحە پێک بە ژیانە مەوەکو حکوومەتە هەرێمێ مە زۆر پێ خۆشە و ئەف هاتوچوونە هەبیت بەردەوامی تێدا هەبیت و ئەو عەرەبێت ئەبێت کو نەتگەل داعشێ بینە هەریکاریە داعشێ نەکردە پشتگیریە داعشێ نەکردە وەکو هەوڵاتیت کوردستانی پێشتر وەبینە بێگابێش دێ وەبیت ئەوە دوێ زڤڕاننا و عەرەبە زڤڕاننا خەڵکی وانە و چاوێت هاتین ڕزگارکردن ئەف زڤڕانە حەقەت تەنها عەرەب نینە پێکهاتی دیشمەتن یێزیدینە تورکمانن مەسیحینە کاکەینە سابەینە کوردنیش هەروەسا عەرەب و پێکهاتێن دەڤەرێ مەترسیاوی چەندی هەیە ژ دروستبوونە ئاریشێن کۆمەڵاتی و خێلایەتی و تۆلڤەکردنی هەیە و داخواز دەکەن لایەنێن پەیوەندیدار ڕۆڵی دچارەسەرکردنا vێدیاردیدا بیبینن سەرۆک هۆزێن عەرەبێن دەشتا مووسڵ داخوازە ئاوادانکردنا دەڤەرێن خۆ و ڤەگەڕاندنە کەس و کارێن خۆین ئاوارە بۆ وان دەڤەرا دەکەن شێروان خدر کورسات نیوز ئاسکی مووسڵ